لە دەفەری باڵەکایەتی و سنووری حاجی ئۆمەران و بەشێک لە گوندەکانی ئەو سنوورە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا ڕێژەیەکی زۆر بەفرباریە و لە هەندێک شوێنیش ڕێژەکەی لە 8 سانتیمەتر بۆ 40 سانتیمەتر دەبێت. هاوکات بۆی ئەو بەفربارینەوە دوێنێ تەواوی جموجۆڵی بازرگانی هاتوچۆی گەشتیاری لە دەروازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ڕاگیرا و گرفتی هاتوچۆش بۆ هاوڵاتیان دروست بوو. هاوکات بەوەی ڕەشەبا و بەفربارینەوە لە 7 گوندی سنوورەکە کارەبای نیشتیمانیان پچڕاوە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان و شەپۆلی بەفربارین تیمێکی تایبەتی بەفڕاماڵین لە ڕێگەی وەزارەتی ئاوەدانکردنەوە بۆ ناوچە شاخاوەکان و دەروازەی سنووری حاجی ئۆمەران دابین دەکرێت. بەڵام بەردەوامی بەفربارین و بوونی ڕەشەبا هاوکات کەمی ئامێرەکان لە هەندێک شوێنی ناوچەکە بۆ ماوەیەکی زۆر ڕێگا سەرەکیەکان داخران. باڵەکایەتی دەکەوێتە دووری 180 کیلومتر لە سەنتەری پارێزگای هەولێر و ناوچەیەکی شاخاوی ساردە و ساڵانە ڕێژەیەکی زۆر بەفر و بارانی لێ دەبارێت.